باسی ئەومان کرد ئەمڕۆ شاندی دەم پارتی لە سلێمانی بوون لەوێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە شاندەکە دواتر چوونەتە سەر گۆڕی مام جەلال و لەوێ تازە گوڵێکی سپیان لەسەر گۆڵی مام جەلال دانا و دواتر فاتحایەتیشیان خوێند. بەر لە ڕۆیشتنیان سری سورەیە ئۆندەر و پەروین بوڵدان یەکە و یاداشتیان لە دەفتەری یاداشتەکانی سەرگۆڕی مام جەلال نووسی. پەروین بوڵدان لە یاداشتەکەدا نووسیویەتی کە دوای دانانی تازە گوڵینە و خوێندنی فاتحاکە چوونە سەر ئەم مێزەیەکەوە دەفتەری یاداشتەکەی لێ دانرا بووە. دەستەبەرکردنی ئازادی و ئاشتی بۆ گەلی کورد کە خەیاڵی مام جەلال بوو لە یادی ئەودا بەوە دێتە دی کە خۆمانی لێ بەخاوەن بکەین و بەڵێنیش دەدەین کە ئەو پەیمانە بە زووترین کات پێک بێت. بۆ ئێمەش سەربڵندیە کە دڵسۆزی بەڕێز ئۆجەلانمان بۆ مام جەلال گەیاندا کوڕەکانی ئەو بەڕێز و حورمەتەوە یادت دەکەینەوە. ئەمە یاداشتەکەی پەروین بوڵدان بوو. سری سورەیە ئۆندەر دواتر لە دەفتەری یاداشتەکاندا نووسیوێتی وەگەوەی کە ئێستاش دەیبینن لەسەر شاشە. دوایین جار کە مام جەلالم بینی گوتی تاکە خواستی من ئاشتی و یەکێتیە، ئێمەش خۆمان وەکو شاگرد و برای ئەو دەبینین. ئێستاش بۆ دوایین خواستی ئەو لێرەین، بۆیە دڵسۆزی ئەو پەیمان و خواستە دەبین. بەڕێز و حورمەتەوە سری سورەیە ئۆندەر.